جارێکتر سڵاوتان لێبێت بەڕێزان لەگەڵتان داین بۆ قسەکردن لەسەر بودجەی عێراق لەم کاتژمێر هەرێک لە بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید و کاک محمود ڕەزاش لەگەڵمان دەبێت و سیانووریش لە بەغداوە لەگەڵمان دەبێت پەیامنێرمان مامۆستا بەخێربەی ساعت 5 چاوەڕێمان کردی لەگەڵ کاک محمود خۆن کردبوو من ئیلتیزامێکی دیکەم هەبوو لەگەڵ جەنابی مام ساڵی باپیرە کۆبنەوەیەکی بچووکمان هەبوو بۆیە تەلەفۆنەکەشم کوژایەوە شەحنیتیانە مابوو بۆیە ناچارم کە جواب نەدەمەوە وەڵام نەبوو بۆیە کاک محموود وەکالەتی منیشی کردووە لێرە زۆر سوپاسێکم سپاسان دەکەین کاک چیا سوپاس دەکەین چی تازە هەیە و کۆبنەوەکان کە ئێستا وەستاوە لەسەر چی وەستاوە بۆ کۆبنەوەی پەرلەمان دەست پێ ناکاتەوە لە کاتێکە بڕیار بوو دوای نیوەڕۆ دەست پێ بکاتەوە سڵاو لە تۆ و لە میوانەکان حەکیم دیارە کەشوهەوای ناو پەرلەمانی عێراق هەروایە مامۆستا ئەحمەد خۆی لەوێ بوو ئەزانێ کە ئەگەر کۆبنەوە جاری وایە کاتژمێر یەک دانرێەوە گاتە حوتیش کۆبنەوە ناکرێت لەبەرەوەی وردەکێشایە هەتا حەلەکرێەوە تا ڕێکەوتنی سیاسیە کردە بێنەوبەردەی زۆرتیایە تر ئەمە یاسای بودجەیە بێنەوبەردەیتیایە لە دوێنێ بێنەوبەردەکان زۆرتر نییە بەڵام هەندێک وردەکاری لە ناو مادەکان هەیە ئەمانە ینی وا ئەکا ینی کێشە دروست بێ جاری وا هەیە وەکو لە دوو ڕۆژی ڕابردوودا لەسەر واوێک لە ناو مادەیەک لە ناو بڕگەیەکە کێشە دروست بووە ینی زۆری خایاندوە جاری وایە کۆبنەوەی پەرلەمانی لەسەر ڕاوەسێ بۆیە ئەم وردە کێشانە لە بەتایبەتی ئێستا کێشە لەسەر مادەی 15 و 16 و 17 لەسەر 42 هەیە ئەمانە ینی لە بەیانیەوە لە نیوەڕۆ هەکاتونەتە ئێرە سەرۆکی پەرلەمان جێگرەکانی هاتوونەتە ئێرە سەرۆکی فراکسیۆنەکان ینی خەریکن بۆ ئەوەی هیچ نەبێ کۆبنەوەکە بکرێ لە کاتە تاکو ئەو مادانەی و مادە و بڕگانەی کە هەیە دەست پێ بکات و ینی بودجە تێپەڕێنەریا ئێستا کەمێ پێش ئێستا تقریب 10 دقە پێش ئێستا جەرەسی ئاگادارکردنەوەی پەرلەمانتاران لێدرا ئێستا چوونەتە هۆڵی پەرلەمانەوە و چاوەڕێن کۆبنەوەکە دەست پێ بکات بۆی لە خوێندنەوەی مادەکان دەست پێ بکات پێشبینی ئەکرێ لە خوێندنەوەی مادەی 15 و 16 و 17 دەست پێ بکەن تاکو ئەو مادانە تێپەڕێنن دواتر بچنە سەر مادەی 42 کە کێشەی لەسەرە لەبەرەوەی ڕسومات بابەتی ڕسومات و ینی باش خستنە سەر بابەتی بنزین و نەوت و غاز و گازە لە 105 لە 110 لە 115 مانە ینی هەمووی کێشەیە لەوەیە ینی پێشبینی ئەکرێت مادەی 42 تێنە پەڕێنرێت لەبەرەوەی زۆربەی لە پەرلەمانتاران ئامادە نین دەنگی پێبدەن لە سەرەوەی بابەتەکە باج خستنە سەر بنزینە کە هاوڵاتیان زیانی تیاکەن بۆیە چاوەڕانەکرێت کۆبوونەوەکە ئێستا کەمێکی دیکە دەست پێ بکە و ئەو مادانەی کە پێشتر ماوەی 2 ڕۆژە مادەی 15 و 16 و 17 دو ئاخرێ بۆ ئەم چەند ڕۆژە ئەوانە دەست پێ بکە ئەو کاتەیتر لە مادەی 42 دەست پێ بکە مادەی 42 کۆمەڵێ کێشە و بێنەوبەردە لەوەیە دروستکە بەڵام هەندێ مادە هەیە هەر پێویست تەنها خوێندنەوەی بۆ ئەکرێ یەکسەر دەنگی پێ ئەدرێ بۆیە ینی سەرۆکایەتی پەرلەمان ئێستا چوونەتە ئەوێ پەرلەمانتاران لەوێن چاوەڕێیەکە ئەکرێ کۆبوونەوەکە دەست پێ بکە ئەگەر ئەم شەویش وە من لە زۆربەی پەرلەمانتارانم بیستووە ئەم شەو هەوڵە درێ بابەتی بودجە تەواو بکرێ ئەگەر ئەم شەویش تەواو نەکرێت لەوەی ئیتر بگەینە سبێنێ و تا سبە شەویش ینی هەندێ جار ئەچێتە بەرەبەیان بۆیە وەکو باسم کرد ئێستا چاوەڕانەکرێ کۆبوونەوەکە دەست پێ بکات و پەرلەمانتاران و سەرۆکایەتی پەرلەمان دەست بە خوێندنەوەی ئەو مادە و بڕگانە بکەن کە هەم کێشەی لەسەر بووە هەم لە 42 ئیتر دەست پێ بکەن بە کورتی بزانم سی مادەیەک پەسەند کراوە وایە لە کۆی 67 مادە نیوەی پەسەند کراوە واتە مەبەست سەرجەم بڵێم بودجێ بەڵێ تا مادەی 41 ڕۆشتووە لە مادەی 1 تا 14 دوێنێکە 14 ینی پەسەند کرا 15 و 16 و 17 پەسەند نەکراون دوێنێش دواخرا بوو ئەمڕۆ لە 17 ئیتر 18 90 تا 41 پەسەند کراوە مادەکان ئەوەی ماوەتەوە تقریب ینی 21 مادەیەکە 22 لەوەیە ینی ئیزافەی هێن هەبێ بڕگە هەبێ لە ناو بەڵام ئەوەی ماوەتەوە ئێستا بۆ بابەتی لە 112 گەڕانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران ئەمەش ینی ئەڵێن لە دوای
دەنگدان بە هەموو پاکێجەکە اینجا دەنگ لەسەر مەدرری ئەمەش کۆمەڵی لە پەرلەمانتاران وتیان نا ئێمە هەوڵە دەین هەر ئەمڕۆ لەوەیە بخرێتە ینی دەنگدان و خوێندنەوەی بۆ بکرێ ئەوەی کە فراکسیۆنەکان لە سەری ڕێکەوتون ئێمزای سەرۆکی فراکسیۆنەکان و تەنانەت سەرۆکی پەرلەمانیشی لەسرە بۆیە ینی ئەکرێ ئەمڕۆ هەندێک گۆڕانکاری بکرێ و مادەی 15 و 16 و 17 تێپەڕێنەرەی تر وەکو باسم کرد ئەچێتە 42 هەندێک جار ئەمانە تێپەڕێن ینی بەجێ ئەهێڵن بۆ ئەوەی ئەو مادانەی کە ئاسانن زووتر دەنگی لەسەر درێ دەنگی لەسەر بدرێت تاکو ئەو مادانەی کە تۆزە کێشمە کێشم و ململانی و قسەی زیاتر هەڵەگرێ ئەیخەنە دوای ینی نیوە شەو یا هەندێک جار دوایە خن وەکو 15 و 16 و 17 بەڵێ سوپاس دەکەین کاک چیانووری ئینشاڵڵا دواتری شەر میوان وشتی دیکەمان بۆ حاضر کە بۆ کاتژمێرەکانی داهاتوو سوپاس بۆ زانیاریەکانت کاک چیانووری لە بەغداوە دووبارە بەخێر بن مامۆستا سەرنج چی لە سەرەوانەی کە پەسەند کراون کاک محمود پێشتر توێژمان کە دوای دێنەوە خزمە مامۆستا کە سەرەوەی کە تایبەتە بە مەسەرەی نەوت و توێژێکی دەڵێن ئەگەر بۆنم نەوتێرێم هەناردەی دەرەوە نەکرێتەوە لە ناوخۆ عێراق بۆ بەکارهێنانی ناوخۆی بپاڵەوەی هەرێم زەرر دەکات هەرێم زەرر دەکات ئەگەر بەغدا نەوتەکەش هەناردە نەکاتەوە بۆ نوێسە زیاتر لە 2 مانگە ڕاگیراوە یەکەم جارێ ئەو هینانە ئەو گرێبەستانەی کە حکوومەتی هەرێم لەگەڵ کۆمپانیەکانە کردوێتی ئێستا هەمویان لە لای وەزارەتی نەوتی عێراقن وەزارەتی نەوتی عێراق دەمێکە دەسی کردووە مفاوەزار لەگەڵ کۆمپانیەکانیانی هەر لە پێش هەتا لە پێش قەرارەکەی مەحکەمەی ناودەوڵەتی پاریسیش کەوت بۆ مفاوەزە و زەختی لێکردن لە دوای ئینەکەەوە زەخت دەست پێ کردووە دەست دوای بڕیارەکەی مەحکەمەی ئیتیحادیەوە 2019 وەزارەتی نەوتی عێراقی زەخت لە کۆمپانیەکان مستثمرەکانی هەرێمەکە وردە ئەوان ڕۆشتون و ئەوان لە ڕاستیە قازانجی خۆیان نەقازانج ینی ئەو پارەیە کە لە لێرە ئیسtisماریان کردووە لە نەوتە زۆر زیاتریان وەرگرتەوە کۆمپانیەکان لەسەر قازانجە ڕۆن و ناچارن بچن لەگەڵ حکوومەتی ئیتیحادیەوە زەرفەکەش واهیە کە کۆمپانیەکان هیچ دەرەتانێکیان نییە و عێراق نەودار و غازارێکی زۆرە لەبەرەوە ئاسان من تەسەورم وایە ئاسان وەزارەتی هین ڕێەکەیە بەڵام وەزارەتی نەوت لەگەڵ کۆمپانیەکانە بۆ ڕاستکردنەوەی عەقدەکان بەڵام بۆ ئەوەی کە ئەگەر ئەو هینە ینی واریداتی نەوتی هەرێم بە دۆلار نەیەتەوە بۆ لای حکوومەتی هەرێم خەڵک زەرەرێتیەوە ئەسڵ و ئەساسی نییە لەبەر ئەوەی لە ساڵانی ڕاوردووە ئەم داهاتی نەوت فترەیەک ئەچووە کۆمپانیای هێن ئەچووە بانقی کوردستان ئەو قازانجە ینی ئەو بانقی کوردستان بە سعری بانقی مرکزی ئەیا بە حکوومەت قازانجەکە ئەچوو بۆ بانقەکە لە دوای ئەوەی گواستیانەوە بۆ بانکی ئارتی بانکی ئەوەی کە هەردووچان ئەمیان هی ئەندامێکی بنەماڵی بەرزانی بۆ ئەمیان هی ئەندامێشکەی بنەماڵی بەرزانیە لەبەر ئەو قازانجەی کە ئەو بترێ ئەو پارەیە کە خەڵک زەرری لێەکە خەڵک زەرری لێ ناکە خاوەنی بانقەکان زەرری لێەکە ئەژنا یەک مشکلە هەیە ئەوە بێ دوایی حکوومەتی هەرێم و ئیتیحادی بەیەکەوە ینیکەن ئەگەر دۆلار هەمووی بچێتەوە بانکی لای وەزارەتی دارایی و لێەوە بچێتەوە بۆ بانکی مرکزی لە هەرێمە دۆلار نەبێ بۆ ئەوەی بخرێتە بازار ئەوە وەزعی هەرێم وا لێەکا کە سعری هین سعری دۆلار بە بەرزی بمێنێتەوە نەتوانرێت بێنرێتە سەر 132 لە قانونی موازنەیە دیاری کراوە 130 یا 132 بەڵام ئەوەی کە هەموو مانگێک میلەت 7 ملیار دینار و 8 ملیار دینار بە جۆرەی هینەکە واریداتی نەوت زەرەرەکە ئەوە ئەسڵ و ئەساسی نییە خاوەنی بانقەکان زەرەرەکەن نەک میلەت چونکە میلەت لە هەردوو حاڵەتەکەیە ئەو ساو ئێستش لە دوای ئەمە هەر ئەوەی بۆیەت کە سعری ڕسمی سپاسەکەم ماوەسە جەنابشتۆ خێر دووبارە ئەگەر خوێندنەوەیکمان بۆ بکەی و مادانەی دوێنێ مادەی 13 و 14 دەنگی لەسەر درراوە چۆن دەیبینی هەردوو بڕگەکە گەر لە بەردەستی کتابی شتەکانی بۆمانشی بکەیتەوە بڕگەکان تایبەتە بە هەرێم مادەی 12 سەرتا تایبەتە بە 12.67ەوە مادەی 12 بڵێ ئەوە با بڵێن لە دوای 2016 لە دوای ڕیفراندۆمەوە ئەوە تەسویت بوو ئەگینا پێشتر لە سەدا حەڤە بوو لە سەردەمی عەبادیە ئەوە کرابوو بە 12.67 قیاسەن بۆ ئەو سەردەمەی کە ئومەی متحیدە
پشکی هەرێمی کوردستانی نەر بە لە ساسیان تا دوای پێش ڕفراندۆم هەر لە ساحەڤە بوو چەند محاولەیەکیان کرد لە سەردەمی سەلیم جبوریە جارێکیان حەنان فەتلاوی 118 ئیمزای کۆ کردو بەڵام سەلیم نەیهێشتێ پەڕێ تا و کاتە متعاتف بوون بەڵام لەو دوای ئەوە ئیتر کردیان دوو قەزیە دوو فەقەرە هات فەقەرەی ئینفاقی فعلی لە 2015 دانرا و قەزیەی ئەو بابەتێک کە ئێستا باسی کرد لە 2016 تقریبا ئەوە هێنرانەوە ئەوەی ئینفاقی فعلی کاک مەحموود شایەتە لەسەرەوەی کە لە ماڵی بەڕێزارامی شێمحەمە بە وەزیری داراییمان وت کە ئەوسێمی پەرلەمانی بەڵێ کە ئەو فەقەرەیە زۆر خەتەرناکە بۆ کورد وتی لێگەڕێن ئەوە من جێبەجێ یەکەم وەزیری دارایی بەڵێ وتی من دامناوە وتی من ئینفاقی فعلی لەو پێش بە تەختیتی هاو مەسەن پشکی کورد چەند بووایە لە مجملی نەفقات هاوە ئێستا لە مجملی صرف ئێستا 199 تریلیۆنە لەوە هات لە هەر چەندانی لەو 199 تریلیۆنە جیاکرایەوە بە سێ وەجبە ئەنێرا بۆ هەرێمی کوردستان نا ئێستا لەو 199 چەند صرف کرێ لە 112.6 ئەوە دێت بۆیە ئەوە ئەگەر بەرپرسیارەتێکە هەبێ بەرپرسیارەتیە بێ وەزیرەی کورد و ئەو هێزە سیاسی کە ئەو وەزیرە کوردەکە پارتی دیموکرات کاک مەحموود لەوێ بوو کە هەموو سەرۆکراسیۆنەکان مناقەشەی هەموو هینمانە کرد هەموو قانونی موازنەی ساڵی 2015 بوو ئەو لەو فەقەرەیە هەموو هینەکان نائیبەکانی کورد کە لەوێ بووین ملاحەزەمان هەبوو لەسەر ئەو مادەی مامۆستا ئەحمەد کە ئینفاقی فعلی وتمان ئەمە خراپە ئەوتی نا ئەوە زۆر باشە بۆ ئێمە خۆم داناوە و وازی لێ بێن مادەی 13 فەقەرەی یەکەم ئەو فەقەرەیە لە 2000 لە یەکەم موازنەوە هەیە کە حسابی میزانی مراجعەیە بەڵام یەک خەلەلی تایە ئایا ئەمە ئەو دیوانی ڕقابەی مالی کۆمەڵی راپۆرتی کاتی خۆی ناردووە لە 2012 راپۆرتێکی ناردووە کە داوای 21 تریلیۆن دینار لە هەرێمەکان لە میزانی مراجعە زیادی بۆ هاتووە بۆیە ئەو تەسویە ئەگەر بیانەوێ دەتوانن عزێتی هەرێمی کوردستان بن بە تێکرا بابەتەکانی تر مادەی 13 بەرگەی دووەم مادەی 13 بەرگەی یەکەم مادەی 13 بەرگەی دووەم هەرێم هەمان کێشە دروستە بێتەوە بۆ ئەوەی 2015 لە 2015 ئێمە سەرۆکی حکوومەتمان بینی وتی من باسی معدلمان کردووە یعنی لە ئاخری ساڵەوە بێ لەسەر ئێمە حسێب کرێت کە ئیتفاقیەوە بوو 550,000 بەرمیل نەوت بنێرن لەمان یەکەما 150,000 بەرمیلیان ناردبوو ڕۆژانە وتی ئێمە حسابی معدلمان کردووە ئەو ما لا یەقل طبعا ئەوانەی کە موازنە داڕێژن طبعا ئەزانم کە موازنەی داڕێژاوە لەبەرەوەی ئەزانم زۆر دقیقە یەکێک بۆ لەوانەی کە دەستوری داڕێژاوە بۆیە ئەزانێت چۆن ئەو مادانەی داڕێژاوە ما لا يقل عن 400,000 برميل يعني برميلێکیش کەم بێ ئەوە التیزامی هەرێم خەلەلی تێکەوتووە کە التیزامی هەرێم خەلەلی تێکەوێ دوایی بەدوایە دێت ئەگەر التیزامی هەرێم خەلەلی تێکەوت چیەکەن لیجان تەشکیلەکەن و والحاصل هەموو دقەیەگە و مادەیە معرەزە بۆ ئەوەی کەوا هەرێم التیزامات نەکا لە بەرامبەرە من ئەوەی لام گرنگە ئەو هەرێم ڕازی بوون مامۆستا بەوەی کە 400,000 بەرمیل نەوت جاتۆ حکوومەتی هەرێم ڕازی بوون بە 550,000 بەرمیل و تەسلیمیشان نەکرد یەک بەرمیلیشان یەک لیتریان تەسلیم نەکرد پێشتر بەڵێ لە 2014 موازنەی 2014 لەسەر 400,000 بەرمیل نەوت واژویان کردبوو 5 وەزیری کوردمانە بوو سیانیان واژویان کردبوو بۆیە ئەوەی لای من گرنگە دوو فەقەرەیە یەکەم فەقەرەی پاشەکەوت کە لادرا کە ئێستا على ئاساس لە ئاخری پاکێجەکەەوە ئەخرێتەوە ناو ئەوە چۆنە ینی ئەو ئوسلوبی سەرۆکی پەرلەمانە چ ئوسلوبی ئەم بێت چ ئوسلوبی سەرۆکی پەرلەمانی پێشوو تەوانەمە دوو خولە کە ئەگاتە ئەواخر پەرلەمانتاران مانووە بن تەسویفی ئەو مەسەلانە کرێت کە ئەخرێتە ئەخیرەوە بۆیە بە بڕوای من ئەوە بۆ دانەنانەوەیەتی بە شێوەیەکی ئەجگاری بەس دیارە جۆرێک لە قسەکردنی کردووە کە لێگەڕێن بۆ ئاخری بابەتەکە کە مانووە بن یاکەوێتە درنگانێکی شەو پەرلەمانتاران مانووە بن تااقەتی مناقەشیان نامێنێ لەو کاتای هێنن کە چووە پاکێجی ئەخیر زەحمەتە دابنرێ مەگەر داکۆکی بکەن بوجەشی بۆ دابینکەن بۆ پاشەکەوت پاشەکەوت بودجەی بۆ دابین کراوە کاک حەکیم لە مینەکان نووسراوە
کە لەو داهاتەی هەرێم ئەدرێ داهاتی هەرێم بەشی ئەوە کاکە پاشەکەوتی موچەی لێ بدرێ و قەرزەکانی تی باشی کاک سۆران نردوێتی ئەوەی پاشەکەوتەکە گەر سەرنجێکە لە سەری هەبێ ئەگەر بۆم بخوێنیتەوە چکە بەبێ عینەک ناتوانم باسی ئەو دەکات کە هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی پابند دەکرێت بە هەمانگی لەگەڵ هەرێمی کوردستان تەخسیساتی دارایی بکرێ بۆ قەرەبووکردنەوەی پاشەکەوتی ئیجباری مخالفەی دەستور و قانونی ئیدارەی مالیە ئەوەش واژۆکانە ئەو ئاخرت کێ واژووی کردووە ئەمە دکتۆر ڤیان سەبری یەکەم واژووی کردو هەرێم کەمال ئاغا واژووی کردو دکتۆر جەمال کۆچەر واژووی کردووە سۆران عومەر واژووی کردووە هەیبەت حەلبوسی ئەی ناسم ئەوە کیە لە ئامۆزای حەلبوسی و لە لیژنەی تاقەیە ئەویش واژووی کردووە بەڵێ كان حكيم لا يمكن الصرف من خزانة الدولة إلا بموجب تخصيص تا تخصيص نكي بو بشك باري بو صرف ناكري بس دەتوانن ئەوە بکەن تەخسیس بکەن ناتوانن لەبەرەوەی پەرلەمان بۆی نییە 1 دینار زیاد بکە پەرلەمان صلاحیەتی هەموو پەرلەمان لە دوو خاڵە خۆیە بینێتەوە تخفيز مجمل المبالغ ئەتوانن هەموو مەبلەغەکەی ناو بوجە کەم بکەنەوە المناقلة بين فصول وأبواب الموازنة مناقلة بكن لبين في حالة رضا ليك حالة أتوان زياد كان تخصيص زياد كان كحكومة رازي بها حكومة رازية تخصيصات بو إن زياد كان كحكومة رازي بو أبيت جداولي موازنة همي بقول لبروي أو كدان راو باجيجي أخير بيو تخصيصاتي بو زياد كان زور قرصة وزور نزيك سالق الحكومة كان ذكري اگر حکومت راضی به مبلغ که بالا مبید جداول دیسان بگورتو جورگ لهین لب بس كم دويل سر ماده 14 او فقره کدان راو بو مسئله جماره بانكيكا جماره بانكيكا نا وجماره بانكيكا واضحه او محافظات باشا يعني من بيم سيل يكيتي طبعا دعايه وكا وظلم السليماني كراوه هموان گوێی هەموو دنیایان کڕکرد کە زوڵمە لە سلێمانی و لەبەرەوە بایکۆتی حکوومەتیان کردووە گەڕانەوە بۆ ناو حکوومەت و وەزی سلێمانی هەروەکو خۆی وایە کەواتە تەنیا مشارەکە بوو لە ناو حکوومەتە وەفدەکەی یەکێتی کە چەند مانگە 6 مانگ بوو 7 مانگ بوو باسییان لەوە ئەکرد کە ئێمە لەبەرەوەی سلێمانی مەحروم کراوە بۆیە بایکۆتی حکوومەتمان کردووە ئێستش بەردەوامە ئەو قەزیە و چوونەتۆ ناو حکوومەت کەواتە مەبەستەکە مەسەلەی سلێمانی و بودجەی سلێمانی و استحقاقی سلێمانی نەبوو لەسەر قەزەیەکی ئەمنی ئیشکالێک دروست بوو بایکۆتی کۆبنەوەکانی حکوومەتیان کردبوو ئەوەی کە ئێستا دانراوە حکەمیەتەکە دراوە دەست سوودانی لیژنەیەکی پەرلەمانی هەڵەسێ بە تەدقیقی قەزیە کاک حەکیم لە دنیا کە بوجە تەصدیق کرا لیژنەی پەرلەمانی تحقیقات ناکا لەسەر قەزەیەکی تەنفیزی کە قەزیەش کە ئینی بکا دوای وەکو تەوسیە دەرەچێت تەوسیاتی پەرلەمان ملزم نییە بۆ حکوومەت یعنی لە قانونا بگەڕێ لە دەستورە هاتووە لە نظام داخلی هاتووە قراراتی پەرلەمان ملزم نییە بۆ حکوومەت شکلی تەوسیە بین ئەگەر ئەوە بەکاربێنی بزانین خوێنەوەیکمان بۆ بکەیت ئەوەیە بڕگەکە ئەوەی کە تایبەتە بە پارێزگاکان ألف تلتزم حكومة إقليم كردستان بإعطاء الأولوية لصرف مستحقات رواتب موظفي إقليم كردستان أما تحصيل حاصلة تحصيل حاصلة چونکە لەناو بوجا ئەبێتە دوو بەشەوە بەشی تەشغیلی و بەشی استثماري لەناو تەشغیلیە 7 فقرەیە یەکەم فقرەیان تعویزات الموظفين هەمیشە لە یەکەمەوە نووسێ بۆ یەکاک حەکیم ئەوە پێوترێ قسەی خۆش ئەوە پێوترێ قسەی خۆش کە تلتزم حکوومەت ئەقلیم کوردستان ئەی موچەنادە جارێ لە مەجالی مالیە کۆمەڵە شت هەیە نابێ مەساسی پێ بکرێ کە لەوانەیە موچەیە نە مناقەلەی لێکرێ نە تەخیرەکرێ حتا لە 112 یەکەم شت مەشمولە موچەیە فقرەی دووەم بخلاف ذلك على رئيس مجلس الوزراء الاتحادي رئيس مجلس وزراء الاتحادي اتخاذ الإجراءات اللازمة لتنفيذ الفقرة وبما فيها التمويل إجراءاتي لازمة بك أما بتسيك مطاطية كاك حكيم يعني إجراءاتي لازم شيء يعني كيف رئيس وزراء سلمانيا كبل سليماني غدري ليكراو رئيس وزراء لحالتي آية ما إلا ببيكتية ما إلا ببارتي ما إلا بسليمانية ما إلا بهولير يعني أو مجالتين راسته خو بارا بني لزدور زحمته بقناعتي من أو قضية وكو قانون واية وكو قانون لقال كاك محمود مناقشة ما كان وكو قانون أتواني بلام أيكا أو صرف كردني أو هي زي كدواي أو فقري كدوا استا
على اساس لجنەیەکی پەرلەمانی ئەوەشیان بۆ زیاد کردووە پەرلەمان لجنەیەک تەخسیسەکە بۆی بزان ئەو بۆ خلافەکە بووە گەر خلافێک دروست بێ لەسەر پشتگیریم لە ماوەی 30 ڕۆژدا لیژنەی پەرلەمانی ئەوە لە سەر پشتگیریم لە بینی هەرێمی بەغدا ئەوە قەراری دا کە سلێمانی زوڵمی لێکراوە قەراراتی پەرلەمان بۆ حکوومەت ئیلزامی نییە تەوسیە کە ئەکرێ بەگوێی بکە ئەکرێ بەگوێی نەکە خاڵی یەک خاڵی دوو سودانی ڕئیسی وزەرایە سودانی یەک موازنەیەکە لە بینی ئەو دوو هێزە سیاسیی کە ئیدعایان هەیە لەسەر قەزیە چەند کەس ئەڵێت ئەگەر پارەبەی بە هەرێمی کوردستان پارەبەی بە سلێمانیە بێتە هۆی پارچەکردنی هەرێم زۆرینەی هێزەکان ئەوەیان وتووە کەواتە سودانی هەرگیزە مجازەفەیەوە ناکە پارە بەجیابنێرە بۆ سلێمانی بۆیە بە قەناعەتی من ئەوە خۆڵ لە چاوکردنی خەڵکی سلێمانیە على ئاساس پارەکەیان بۆ گێڕاونەوە بە هیچ شێوەیە ئەو فەقەرە بێ پارە ناگەڕێتەوە بۆ سلێمانی سەد زوڵمی لێ بکەن پارە تەنها لای هەولێرە بێ. بەشباسم کاک مەحموود سەبارەت بە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان تقریبا 2 تریلیۆن و 800 میلیاری بۆ دانراوە بە هەردووکیان بودجەی پەرەپێدانی پارێزگاکان لەگەڵ بڵێنەوە بەرهێنانە دەتوانێت هەری کار بڕاخسێنێەوە وەک خۆشی دەگات؟ والله من يعني طبعا تفسيري قانون شيء محكمة اتحادية بلام كري تحليلي جاي بو بكري من لقل ما موسى أحمد بيشوي داخل بين هني لو مناقشة ما كرت طبعا برلمان أتوانية كيش الوظيفة كان فرق بين أم قانون وقانون دريج مودا كان شيء قانون دريج مودا كان بمواجه زورا من إنه قانوني مؤقت صالانة كريا أم ويكم جارب وسي صال كردوانا لبر أو أما قانون برلماندارية كبرلمانيش يشي لأرككاني مراقبي أداء حكومة للتنفيذ قانونا لبر أو ما ديشي قانوني برلمان خوي لصلاتيتي بيت چاودێری بکە ئەگەر خۆی مباشرەتەن چاودێریەکە لە ئەنجامی سکاڵایەکی کوتلەیەکێتیە پێی نەکات یا کوتلەی ئەوانەی کە لە سلێمانی زەرمەند خۆ باقی حیزبەکان هەرێکی نییە خۆ میلەتە مڵکی نییە تایبەتە بەڕاستە خۆی پارێزەکان باسی پەرلەمانی تێن هەر دەڵێت ئەگەر ناکۆکی دروست بوو سەرۆک وەزیران ئەوەی دەکات پەرلەمان بۆی هەیە ئەگەر زوڵمەکە واقع بوو ڕوویە پەرلەمان بۆی هەیە سەرۆکی وەزیران کە مادەم ئەو هین ئیلزام کراوە بە جێبەجێکردنی ئەو مادەیە ئەتوانن ئیسیجوابی بکەن ئەتوانین ئیسیزافەی بکەن جارێ لە پێشەوە لێ پرسن ئەم زوڵمە هەیەەوە بۆ چاوی لێ پۆشی ئەو کاتە ئەگەر هەموو حیزبەکان بێجگە لە یەکێتی ئێسەکە بووە بە دەستکەوتی یەکێتی هەموو حیزبەکانی کوردستان و چاوپۆشیان لێ کرد و پارتی خۆی دژێتی ئەگەر ئەوە بوو تەبعەنەوەی مامۆستا ئەحمەدی ئەو کاتە پارتی ئەیباتەوە زوڵمەکەیە بۆ میلەت خەڵکی ئەم ناوچێ ئەوە یەک پرسیارەکە چی بوو بە پرسیارێکم هەیە لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بەس ناوبڕێکمانە دێمەوە خزمەتت بەڵێ بینەرانی بەڕێز دوای بانگی پیرۆزی خەوتنان دەینە وڵات شێوان بەڵێ الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله
أشهد أن محمدًا رسول الله. حي على الصلاة. حي على الصلاة. حي على الفلاح. حي على الفلاح. الله أكبر الله أكبر. لا إله إلا الله. اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته. مامۆستا فەرموو. صونة تريليون بەڵێ صونة تريليون انفاقي فعلي انفاقي قشتي تقسيمي مانغانا بك همو مانغا 16 تريليون وشتيكي اوي عێراق عراق ئەوەندە سەرف دەکە يعني وان وساوى ابي مانغانا اونا صرف بەهرێمی کوردستانی بەهارەمی کوردستان و عراق خۆی مانگانە چەندی دەسەکەوێت عراق مانگانە تێناپەڕێت لە 9.5 بۆ 10 تریلیۆن واتە هەموو مانگێک 6 تریلیۆن کورتێنانی هەیە ئەگەر 2 تریلیۆن لە داهاتی ناوخۆیی با بڵێن لە غیرنەوتی دابین کاتەمەنەوە داهاتی نەوتیە مانگانە 7 میلیارد دۆلارمان دەسەکەوێت ئەگەر 2 تریلیۆنیش لە داهاتی غیرنەوتی ئەمە کاتە 11 تریلیۆن بەعموم 5 تریلیۆن کورتێنانمانە بێت بەس ئێمە کەواتە کاگیادگار سێدەر لێرە خراوی ڕوونبین ئەوتی لە مانگی لە 5 مانگی یەکەمە داهاتی نەوت ئەوەی کە زیادە بووە زیاتر لە 2 میلیارد دۆلار بووە لە سەروی 70 دۆلار نەوە ساون سەرفی نەکەن سەرف کراوە نەوە ساون سەرفی نەکەن ئەو 6 مانگە حکوومەتی سوودانی پارەی سەرف کردووە موچەی داوە تەیسیر ئەعمال حکومی کردووە ئیلتیزاماتی دەولی داوە قڕوزی داوەتەوە خۆشتانە ناوەسن ئەوە نەفەقاتی واجبە تەسدیدە باش بەس یەک لەسەر 12 بە قانونی 21 لەبەرەوەی کورتێنانێک هەیە من قەناعەتم وان نییە بگاتە 109 تریلیۆن بتوان خەرج ناکەن هەمووی خەرج ناکرێت بۆیە بێتە ئینفاق فعلی لە ئینفاقی فعلیە هەرێم ئەو مەبلەغی دەست ناکەوێت کە تەوەقوعیەکە باشە دوای دیمەوە خزمەت کاک محمود سەبارەت بە پرۆژەکانی ئێوە بەرهێنان و پەرەپێدانی پارێزەکان پشکیاریمەوەی کێسەدان ڕاواگەر هەمووی بنێرێ 2 تریلیۆن و 873 میلیارد دینار بۆ پرۆژەکانی بەرهێنانە 276 میلیارد و 550 میلیۆن دینار بۆ بودجەی پەرەپێدانی پارێزەکان ئەوە هەری کار دروست دەکا ئەگەر بێت طبعا دروستیەکە بەڵام بە شەرتێک بە عەدالەت دابش بکرێ ینی عەدالەت دابشکردن چییە مەسەلەن تۆ هینێ هەیە مستەڵەحی مساوات هەیە مستەڵەحی عەدالەتیش هەیە بۆ نمونە ئەمە
هینەکەمە ساحەیەکی تۆپێن لە بەردەستمانایە باڵا بەرزێک و کورتە باڵایەک بە یەکەوە یانەوێت سەیرێ بکەن بە شتێک بەرچاوی گرتووە تۆ ئەگەر بۆ هەردووچیان یەک کورسی بێنی ئەوە مساواتە بەڵام عەدالەت نییە عەدالەت لەوایە کورسیەکەی کورتە باڵاکە لە کورسیەکەی ئەو بەرزتر بێ بۆ ئەوەی هەردووچیان بتوانن بە ئیستراحەت ببینن لەبەر ئەوە ئەگەر ئەوە بە عەدالەت دابەش کرێت لە زاخۆ هەتاوەکو کفری و کەلار طبعا بژانەوە دروستەکەوە ئەو وژانەوەی کە بەم منطقەی سلێمانیەوە هەیە لە ڕاستیە هی سەردەمی هینەکانەوەی تەنمیەی محافەزات بەس یەک شت هەیە دەڵێن بەڵام بە عەدالەت دابەش کراوە لێرە سەیرەکەی هەنێ شوێن ینی جاران وەکو کەلاوە بوو ئێستا جۆرێک لە بژانە یعنی هەر پرۆژەیەکە کرابە چونکە باز دەوە کە کەنەوتە و پرۆژانەی کە لە کوردستانە هینەوتە یعنی و سەردەمەیە کە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان ڕاستەوخۆ لە بەغداوتە بۆ هەموو ناوچەکان بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ هەولێر نابوو لێ پارەی نەوت بە هەولێرتە ئەوە هینیانگان ئێستا سەیان تەواو کردو 120یان تەواو کردو خەریکی 150 و سلێمانیش بە نیوە سەیەکەی وەستاوە ینی بەس باز دەکەی کە زۆری عەدالەتیە زەویەکانی وەبەرهێنانەی دەوروبەری ئەو بڵێن شەقامانە دەفرۆشن و کۆمپانیا دروستی دەکا و ئەوە شێ ئەو لە هەموو حاڵەتێکە پارە چەند گەورە بێ هەتا گەورەتر بێ بە شەرتێ بە عەدالەت دابەش نەکرێ فەساد زیادەکە زوڵم و ستەم زیادەکە لەبەر ئەوە ئەبێ سیستمێک بۆ عەدالەت لەم هەرێمەی ئێمەیەدا بنرێ ئەژنا پارەکە وەکووتم تۆ تەماشای هینا تەماشای گەشەکردنی گەندەڵی بکە لەم هەرێمەی ئێمەیە سەرەتا لە کەتاوەکو حکوومەتی عێراقینەوە و گەندەڵی ڕەنگە بە هین بۆ چکە وارداتی هەردوو حیزبەکە بۆ منطقەکانی خۆیان ئەوە نەبوو بتوان شتی زۆر گەولێ هەن ئیمتیازاتیان نایە بە ئەندامەکانی خۆیان بەڵام ژیانی خەڵکیشیانین کردبوو موچەنە ئاوەستا هەنێ پرۆژەی بژانەوە شتی واشیان ئەکرد بەڵام لەگەڵ پارە زۆرەکەی عێراق قاعدیتر گەندەڵی لێوێەوە لەگەڵ نەوتی خۆشمانڕۆ بەردەوام زیادەکە ینی ئێستا ئێمە ئەگەر بە عەدالەت دابەش نەکرێت ڕقابەیەکی مهم لە کوردستانە نەبێ چەند مەبلەغەکە گەورە بێ خەتەرەکان گەورەترە باشە بەس ئەوی کە پێویستە بە خەڵکی هێژار ئێستا ڕەنگە بەشێک مامۆسەوتی موچە زامن کراوە موچە نابێت دەستکاری بکرێت ئەی خەڵکێک نەموچە خۆرە کاسبکارێکە لە بازار چاودێری کۆمەڵایەتی کە دەمێکە موچەکەیان بڕیون ئەنی ئەو خەڵکە چۆن هیچ سودمەندبوونێکی دێت ئەو خەڵکە لە بودجەی گشتیەوەی کە لە بەغدا شۆ دێت بۆ خەڵکەژارە دەتوانین دانەمەزراو دیسانەوە ئەوەی کە بۆ هین تەخسیس کراوە بۆ هەرێم تەخسیس کراوە جارێ ئەوەی باسی ئیسtisمارەکەی ئیسtisمار ئەبێ لە مەولا وەکو هەولێر نییە بڕۆی بە ئارەزوی خۆی هین ئەو هینە موازنەی ئیسtisماری کە بۆ هەرێم دانراوە ئەبێ پرۆژەکان بچن بۆ وەزارەتی تەختیتی عێراق ینی ئێستا هینەکان منطقەی سلێمانی بۆ ئەوەی غەدری زیاتریان لێ نەکرێ ئەبێ پرۆژەکانی خۆیان بنێرن بەپەلە بۆ وەزارەتی مالیە یا وەزارەتی تەختیتی هەرێمە تاوەکو بینێرە بۆ بەغا ئەمە یەک بۆ ئەوەی بچێتە ناو پلانی وەزارەتی تەختیتەوە هینەی ئەو موازنەی بۆ ئیسtisمار هین کراوە وەکو موازنەی جاریەکە نییە کە مثلەن ماگانە هەر هەمووی ئەنێرێ ئەو ماگانە هەمووی ئەێنێن چکە موچەیە و مەصرفی حکوومەتەوە ئەبێ بێ بەڵام ئیسtisماری بەپێی ئەوەیە تۆ چەند پرۆژەی ئیسtisماریت هەیە ئەوە نەپارەت بۆیێت دەتوان مانگەی ماوە خەرجبی بیکەنەوە پارەی سودمەند بن ئەگەر پرۆژیان حازر بێ ئەتوانن ئەگەر پرۆژیان حازر بێ ئەتوانن ئەوەی مامۆستا ئەحمە وتی من پێشتریش لە سەعات 4 باسم کرد ینی شەر نییە ئەمە هینە مخەتەتە ئەمە پێوترێ موازنەی مخەتەت ینی بە کوردی چیە ینی هینە موازنەی پلان بۆ داڕێژراوە شەرت نییە تۆ ئەو ڕوئیە هەمووی بێنێتە دی ئەو مەساریفە هەمووی بێتە دی نمونەیەکم بۆ هێنایەوە هەنێ جار محافظەیەک تریلیۆنێکی بۆ دانراوە ساڵیش تەواوە بێ نیوەی سەرف نەکردووە باقەکەی چێتەوە لە لای وەزارەتی مالیە نایەتێ وەزارەتی مالیە پرۆژەکە زوبگام بودجەی پەرەپێدانە ئەبێ بڕۆن هینەکان ینی پرۆژەکانی ئیسtisمار لە کوردستانە بەپێی ئەولەویەتیش بیکەن ئەویش بە پەلە پرۆزێنێکن ینی هەرێم لە پێشەوە مەسەلەن هەولێر هەموو هینەکانی خۆی بنێرێ بۆ وەزارەت و لەوێەوە ئەبێ بە عەدالەت دیسانەوە بە تایبەتی سلێمانی متەزەڕێرە زەرمەندی گەورە سلێمانی و ناوچەی سلێمانی تەواان بە هەموو ناوچەی سلێمانی کۆنەڵێم ئێستا بۆ بە ئیدارەی ڕاپەڕین هەیە ئیدارەی گەرمیان هەیە پارێزگای هەڵەبجەت هەیە ئەم ناوچەیە غەدرێکی زۆری لێکراوە حەقە
مراعاتی ئەوە بکرێ عەدالەت لەما هەبێ بۆ شوێنە زەرمەندەکان زیاتریان مەسەرف کرێ. مامۆستا سەبارەت بە پشکی هەرێم لەسەر ئەو پەرەپێدانی پارێزگا بە حکومی من 9 ساڵ ئەنجومەنی پارێزگایشیم کردەوە یەکەم ساڵیش پارەمان ڕاستەخۆ لە بەغداوە بۆ هات و هیچ شکالێکیش نەبوو هەر ئێمەش هەڵنەوەشایەوە ئەو مزایدەی ئێستا ئەکرێ دوورە لە ڕاستیەوە. ئەگەر ئێستا بودجەی کوردستانیش هەمووی بکرێ بە دوو بەشەوە بۆ موچەش هەرێمان لاوەشێتەوە. قەناعەتم نییە چکەوە مەسەلەیەکی دەستوریە و لە دەستورە هەرێم مؤسساتی تەشریع و تەنفیزی لە مادەی 115ەوە تایەتی حتا و 120 بەنسبەت بودجەی پەرەپێدان و کە زۆر گرنگە قسەی لەسەر بکەین لە ئێستادا تەمویلی حکوومەتی ئیتیحادی بۆ هەرێم چۆنە؟ تەخسیساتی بە شێوەیەکی گشتی کردووە مەسەن بۆ تاویزاتی مۆزەفین دانراوە ئەوە تەسلیمی حکوومەتی هەرێمەکرێ تەسیر ئەعمال حکوومە بۆ کاروباری بەڵام موچەی تەنمیەی ئەقالیم بۆ پارێزگاکان جیا کراوەتەوە پشکی سلێمانی جیایە ئێستا لە هەموو حاڵەتێکدا لە هەموو حاڵەتێکا پشکی هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجەش بەو ئەخیرە جیا کراوەتەوە بۆیە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لێرەوە ڕووی خیتابم بۆ ئەوانە لە ئێستاوە ئەوان شەرعیەتیان هەیە لە بەغدا ڕاستەخۆ دەوایە ئەو بودجەیە بکەن بودجەی تەنمیەی ئەقالیم و ئەوان چونکە هەرێم ئێستا چۆتە حاڵەتی حکوومەتی کاربەڕێکردن پەرلەمانەکەی نەماوە هەرێم ئێستا ناتوانێت موازنەدانێ و دیسان ئەو مەبلەغەی لە بەغداوە دێ لە چوارچەوەی موازنەیەکە گۆڕانکاری تیا بکە ئەبێت چۆن لە بەغداوە دێ ئاوا جێبەجێ بکرێت بۆ ئەنجومەنی پارێزگا بۆ ئەنجومەنی پارێزگاکیش ڕاستەوخۆ بۆ ئەنجومەنی پارێزگای دۆ هەولێر تۆ بڵێ هەولێر و دۆ ئەنجومەنەکان دەوایەوە بکات لە حکوومەت ئەوە نا من باز لە سلێمانیەکەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ئێستادا ئەتوانێ مباشر لە بەغات دەوای تەنمەی ئەقالیمی خۆی بکات چونکە حیسەکە مەحدودە دەنگیشی لەسەر دراوە بووەتە قانون هەرێمیش ناتوانێت ڕێگری لەوە بکە ئەوە خاڵێک ئەگەر نیاندا ئەو وەختە دەتوانێت سکاڵای یاسایی لەسەر حکوومەتی هەرێم تۆمار بکە کە ڕاستەوخۆ تەمویلی محافظەی سلێمانی بکەن بە ئەنجومەنەکەیەوە چونکە ئەنجومەنەکە لەناو موازنە یەکێکە لە مادە ئەوەلیەکان ئەڵێ ئەنجومەنی پارێزگا پلانێک محافظ پلانێک پێشکەشەکە بە ئەنجومەن بۆ مەشروعەکانی ئەو محافظەیە ئەنجومەن تەصدیقیەکە ئەنجا محافظە پارەکەی بۆ دێ جێبەجێ مەشاریعەکە ئەنجومەن متابعەیەکە لە ضمنی ئەوانە کۆمەڵێک تەخسیساتی داناوە بۆ ئەنجومەن چیەکە و چی ناکە بۆیە ضرورە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ئێستەوە بکەوێتە خۆ بۆ ئەوەی دەوای پارەی تەنمیەی ئەقالیم بکە کە پارێزگای سلێمانی خۆی سەرپەرشتی بکە نەک بچێتە هەولێر و بێتەوە چونکە بەڵگەیەکم هەیە لە ساڵی 2011 98 ملیار دینار تەخسیس کرابوو بۆ هەرسێ پارێزگاکەی هەرێمە و کات سێ پارێزگا بوو کە چۆنە موازنەی هەرێم بوو بە 91 ملیار دینار هەل لە ڕێوە 7 ملیار دیناریان لێلادا بوو ئەو پشکەی کە بۆ هەرێم ئەهات لەو ساڵانە حکوومەتی هەرێم دەستکاریە کرد بەڵام ئەمە لەبەرەوەی هەرێم موازنەی نییە ناتوانێت موازنەدانێ ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێستا ئەتوانێت ڕاستەخۆ دەوای ئەو تەمویلە بکە وە خۆی جێبەجێ بکە باش بەس بۆ خەڵکی هەژار هیچی تێدایەوە بودجێ ئێستا ئەو قەزەیەکەی لە اقتصادا قەزەیەکەی لە اقتصادا پێوترێت تەدەفقی دەوری دەخل و نقود تۆ کە فەرمانبەر هەیە فەرمانبەرەکە موچە وەرەگرێ لەو موچەیە ئەخاتە بازار کاڵا و کەلوپەل لەکرێت کاڵا و کەلوپەل خۆی موچە خۆرەکە خۆی دروستی ناکە موادی غیزائیە تاجیرەکەی هێنێ زەراعەت و میوە و ئەوانەیە فەلاحەکەی هێنێ بۆیە ئەمە لە بین یەکە تەدەفقی دەوری دەخل و نقود دروستەکە فەرمانبەرەکە موچەی لایە پارەی لایە پارەکە خاتە بازار منفعەت وەرەگرێ ئەوەی کەوا کاڵا و کەلوپەلی هەیە یا تاجرە با بڵێن خواردەمەنی هێناوە یا فەلاحەشتی تەڕیار و ئەوانەی هێناوە بۆیە ئەبێتە حرەکەیەک لە ناو بازارە هەموو پارەیەک ئێستا پارەی سلێمانی ئەگەر بتوانرێ لە پارەی سیاحی ئەو هاوڵاتی عەرەبانەی کە سەردانی سلێمانیەکەن ئەو بە جۆرێک حرەکە لە بازارە دروستەکە بۆیە هەموو پارەیەک لە موازنە کە ئەخرێتە بازار و حرەکە لە بازارە دروستەکە پشکی هەرێم ئێستا ئەوەی دانراوە بۆ بواری تەشغیلی وە موچە بە پرۆژەکان 16 تریلیۆن بۆ 17 تریلیۆنە ناکرێت بەچی بۆ نمونە موچەی خانەنشینی بەرز بکرێتەوە چاودێری کۆمەڵایەتی کێشەکە لەوایە بەچی بەرزەکەویستی تایبەت ئەخرەبێک بە قانونین بکرێت تعدیلی قانونی بۆ بکەیت بەس خۆی خانەنشینان لە دادگای فیدرال هەڵوەشاندەوە قانونی ئیتیحادی بۆ هەرێم لەبەرەوەی هەرێم قانونی خۆی هەیە مادەی هاوتا بکرێت سیستەمی موچە جا بۆ خانەنشین بێ ئەتوانرێ بەڵام نایکەن بۆ چونکە قانونی ڕەواتبی دەوڵەتی ئیتیحادی قانونی 22 ساڵی 2008 لێرە قانونێکی جیاواز هەیە بۆیە لەناو دەستورە هەرێمی سەرپشت کردووە بە دەسەڵاتی سربەخۆی قەزایی
سیاسی ئیداری قەزەی مالیمان مرکزیە بۆیە هەمیشە داکۆکیەکەن لەسەرەوەی هەموو داهاتەکانە بڕاتە خەزانەی موحەد. باشە بەس لەسەرەوەی پارێزگاکان هیچ دەرفەتێکی تێدا نییە بۆ سوود بینین لێ ئەوەی پارێزگاکەن و هەڵاش لەسەر دروست بوو لە بینی پارتی ویکێتی موچە ڕاستە خۆ ناردن؟ نا موچە ناتوان پارێزگا ناتوانێت موچە من قەنات وایە بۆ لە سەرۆک وەزیران ئەگەر نا بۆ حکوومەتی هێنێن بەڵام ئەوە بە بڕوای من ئەمە یاریکردنە بە مستەلاح هیچ لە مەوزوعەکە ناگۆڕێ ئەو فەقەرەی کە دانرابوو کە ئەگەر پارێزگایەک نیگەران بوو و ناعەدالەتی بەرامبەر کرا ئەوە حکوومەتی ئیتیحادی بۆی هەیە پشتی ئەو پارێزگای بنێری ئەمە تازە نییە حکیم ئەمە تازە نییە ئەم فەقەرەیە هەمان فەقەرەیە کە کات ساڵی 2021 ئێمە داخڵمان کرد لە موازنە و 10 دەنگمان بۆ هێنا لە ئەسڵی 19 دەنگ و ئەو کاتە وەفدی یەکێتی بە سەرۆکایەتی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئێستا ئەو فەقەرەی هەڵەشانەوە نەسەن ئاوامان نووسی بوو نەسەن مندام ڕێژا بوو با زۆر وازەحتر بڵێم في حالة التزام أي من المحافظات العراقية بتسليم إراداتها الاتحادية تلتزم الحكومة الاتحادية باستيفاء موازنة تلك المحافظة لحالتك هر بارزقايك داهات اتحادي كان يخوي رادستي حكومة اتحادي كر حكومة اتحادي ملزمة كبو جبني لبو بارزقايك ششكز لكردكان واجومان كردبو ولا لاو لجنة مالية أخرى دنگدان 19 كسي ليبو دنگمان هنا بلام دوائي وەفدەکەی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هاتووە ئەو فەقەرەی هەڵۆشانەوە ئێستا بووەتە مەطلەبی خۆیان ئەو فەقەرەیان گۆڕیوە بە هیچ شێوەیە ئەو فەقەرەی نەک ناڕوونە یاری کراوە بە مستەلەحات بۆیە تەمویل یانی چی وەزارەتی دارایی تەمویلەکە ڕێژوزەرا علاقەی چیە بە کێشەی نێوان دوو هێزی سیاسی لە هەرێمی کوردستان لە حاڵەتێکە علاقەی هەبوو بەوە باڵانسی شیع سوودانی لەوەیە باڵانسی پارتی ڕابگرەیە باڵانسی یەکێتی ڕابگرێ بە دڵنیاویەوە باڵانسی پارتی ڕاگری دڵی پارتی ناشێن دڵی یەکێتی دەشکێنێ من قەناعەتمایە چۆن فەقەرەکەیان گۆڕیوە ئاواش تەمویلەکەشە گۆڕ کاک محمود سەبارەت بە ئەوەم یەکێتی نەیتوانیوە کارتی فشار ئەگەر هەیبێ بەکاری بێنێ پارتی توانی کارتی فشار بەکاربێنێ وتی ئەگەر ئەو فەقەرەیە وا بڕوە من سەح بەکەم لە حکوومەت یەکێتی نەیتوانی و کارتە بەکاربێنێ بەڵێ کاک محمود سەبارەت بە پشکی هەرێم جگەلەوەی کە لە عێراقەوە 16 تریلیۆن ئەگەر هەمووی سەر بکرێت داهاتی ناوخۆیە هاوکاری و پەیمانان هەیە ئێستا فرۆشتنی نەوت لە ناوخۆی بەس بۆ موچە دواتەکە ئێستا موچەی مانگی 5 ئەو 11 شەشە دیار نییە کەی دابەش دەکرێت ئەزانی یەکەم سوپاسی مامۆستا ئەحمەد یەکەم شتێکی ڕۆشنتر کردەوەش هینەکانە تۆ کە پرسیاری لە من کرد من هین تەنبیەی ئەقالیم و لەگەڵ هینی بودجە ئیستیسماری تێکەڵاوم کرد ئەوەی کە من وتم ئەبێ بەبێ پرۆژە نادەنێ ئەوەیە کە بودجە ئیستیسماریە بەڵام هی تەنبیەی ئەقالیم ئەوە محافظات و ئەقالیم ئەوەی مامۆستا ئەحمەد وتی وایە من هەرووچیان تێکەڵاو کردوەیە وتم طبعا ئەوە فرسەی عمل دروستەکە بێجگەلەوەی مامۆستا ئەحمەد ئەرزی کردن کە حرەکە خاتە ناو بازاڕەوە فرسەی عملیش دروستەکە تەنبیەی ئەقالیم چکە پرۆژەی هەیە ینی هەموو محافظەیە پرۆژەی هەیە ئەو پرۆژەیە بەبێ دەستی کار ناکرێت لەبەرەوە فرسەی عمل دروستەکە هەلی کار ئەسازێنێ ژیانی خەڵک ئەبوژێنێتەوە هەلی کار هینە ئەوەیە کە نەموچە خۆرە مەزەرێکی سابتی ڕۆژانەیە ماگانەی هەیە ڕۆژانە بێش بکە ئەوانە ئیشیان دەستەکەوێت زۆریش بە بەڵندەر و ئەوانەی سە تووشی ئیفلاس بوون لە سلێمانی پرۆژە وەستا بوو 3000 پرۆژە دەکەوێتەوە کارچکە بە هەردووکی 276 ملیاری بۆ دانراوە بارچوار پارێزگا کە هەڵابجەش نازان پشکی سەر بەخۆی دوای بۆ دابن ئەنجا ئەوەی کە ئەڵێن ئێستاەوە مانگی شەشە و هێشتا و مانگی شەشتاوە بێ ڕان قانونەکە چکا بێ هینیشیت پێڵێن چۆن ئەثەری ڕەجعی نا ئەسەری ڕەجعی نابێ حکوومەتی ئیتیحادی هینی بۆ دامدێت تەوزیحات بکات چی پێڵێن تعلیماتی بۆ دەرکات تعلیماتی بۆ دەرکات پێیەکە کە بەڵام کە دەرچوو تعلیمات هەموو ئەوەی لە یەکی ئەم ساڵەوە ئەو هینی جاریەت بۆ هەرێم حسەی جاریەکەی جاریەکەی ئەوەی کە بۆ موچەیە و بۆ خانە نشین و ئەوانەیە هەموویەت ینی لەمەولا هی دواکەوتنی موچە نامێنێ چکە لەگەڵ لەگەڵ موچەی بەغایە
موچەی هینیشێت هەرێمیشێت لەبەر ئەوە نامێنێ مانگی 6 و مانگی 4 نەیراوە ئەمە نامێنێت طبعا و بەشی ئەوەش هەیە کە ئەمریکایەت بەشی ئەوە هەیە کە بە خێرایی هی مانگە دواکەوتۆکانیش بن و لە مەولە ئیجباری بە گوێرەی قانون هین ڕێگەی ئەوە هین پاشەکەوتکردن شتیوان نەماوە لەبەرەوە طبعا ئەو پارێشکەیەت وەکو مامۆستا ئەحمەوتی ئەچێتە دەستی فەرمانبەران و ئەوانەی کە موچەخۆرن کە موچەخۆرەکانیش طبعا بازار ڕەبوژێنەوە یعنی تۆ ئێستا تەماشاکە لە عوتڵەکانە بازاری سلێمانی و هەولێ کوردستان ئەبوژێتەوە بچی لەبەرەوەی عەرەب لە هینەوەیان بۆ سیاحە بۆ ئێرە بازارەکان قەڵەباڵە غەبن و بازار ئەبوژێتەوە ئوتێ لە کشێشخانەیە دوکانە هەموو شوێنێک تەکسیە نازانم چیە هەمووی ئەبوژێتەوە لەمە ئەو پارە زۆرەکەیەت بازار ڕەبوژێنێتەوە چکە بە تەنیا موچەخۆر نییە کە ئیسفادی لەکە دوکان نارە خاوەنی مەسلحەیە مقاولەکانن بەس ئەوەی کە بۆ دەرچوانی دارەمەزراوە بەڕێزت وتت ڕەنگە دامەزران چارەسەرنەی بەس خۆ کردی تایبەتت نییە پرۆژەی گەورەت نییە ئەو خەڵکە قانونێکی ڕعایەی ئیجتیماعی لە عێراق دەرچووە زۆر نایابە بۆ هەموو عێراقە بۆ هەموو عێراق ئیشی لەسەرەکانی پێدەکرێ بەڵێ بۆ هەموو عێراق باش ئەوەی مامۆستا ئەحمەد ئەگادارە بەس ئێستا خۆی پێ ناکرێت داهاتینە بێت قانونی تەضمین بوو یەکەم جار ناوەکەی دوای قانون زمانی اجتماعی زمانی ئیجتیماعی قانونی زمانی ئیجتیماعی بۆ هەموو تاکێکی عێراقە لە فاوەوە بۆ زاخۆ بە شمولی ئێمەش ئەکا خەریکی ئەوەی داتابیسکردنی هەموو هینەکانن تۆ پێویست بە ئەحسا هەیە یەکێ لە موشکیلەکانمان ئێمە نەبوونی ئەحسایە کە ئەحسا هەبوو ئیتر کرێکاریش هینە تەمەنی خانەنشینی بەری ئەکەوێ طبعا ئەبێ مانگانە شتێک باخ هەم خاوەنی کار شتێکەیە ئێستا ئەوەی کە دایان ناوە خاوەنی کار پێم وایە هینە حکوومەت لە سا حکوومەتی ئیتحادی لە سا 15 یا 12 ئەیە خاوەنی کار لە سا 8 ئەیە خاوەنی ینی هینە کرێکارەکە خۆی سا 4 ئەیە ئەمە ئەوێ بە زمانی ئیجتیماعی بۆ ئەو کە تەمەنی ئەگاتە تەمەنی تەقاعودی ڕێک تەقاعودی بۆ ئەبرێتەوە وەکو ئێستا ئەوە ئەگەر کرێکارە جوتیارە بێکارە بۆ کاتیمان کەمەوە بەس پێشتر بۆ نمونە بۆ ئافرەتانی پێهاوسەرەوانی کاوسەرێکیان لەداوە بۆ هەموویەت بە ساڵات چوان منداڵی بێباوک هەمووی هەبوو بەزە 2015 لە هەرێم بەراوە بە پاساوێکی چاکسازێک ئێستاش نەگەڕاوە ئێستا ئەمانە ئەم ئێستا لە مەولا بەشی ئەو موازنەی کە لە عێراقەوەیەت بەشی هەموو ئەوانە کە بگەڕێنەوە ئەو ئەبێ خەڵک بە تایبەتی خەڵک و حیزبەکان ئیش لەسەر ئەوە بکەن ینی هەر خەریکی بەرژەوەندی خۆیان سپاسم کە ماوەستا زۆر بە کورتی پاشکەوت ماوەی پێش و بەرنامەیەکمانە بووتت حکوومەت مشکلی خۆتی چۆن دەیداتەوە قەرزە کراوە قڕوزی ئیجباریە لە دنیا حکوومەت ملزەمە بەوەی ئەو قەرزەی کردوێتی بیداتەوە اینجا تەخسیساتی بۆ دانراوە مشکلی هاوڵاتی نییە مشکلی حکوومەتە و تەخسیساتیشی بۆ دانراوە و ئەوەی ئێستا ئەڵێن کەوا نسبەی لە سا 12 بۆ تەرح کردووە لە سا 6 حکوومەتی اتحادی بیا و لە سا 6 حکوومەتی هەرێم من قەناعتمانیە حکوومەت بڕاتە ژێرباری ئەوە خاڵی یەک خاڵی دوو ناتوانن پەرلەمان سەلاحیەتی ئەوەی نییە دینارێک زیاد بکات تەخسیسات زیاد بکات بۆیە هەرە بێ و فەقەرەوەکو خۆی بمێنێتەوە ئەگینا جێبەجێ نابێت ئێرەش بڕیوەتی خۆ بەغانەی برۆ خۆ بکە فعلا سپاس بۆ کاک محمود ڕەزا ماندومان کردی کە لە ساعات 4 لەگەڵمانە سپاس دەکرد مامۆستا جەناب ئینشاءالله لە نوێشەوە لە خزمەت ئاوی یعنی من نێروی تازە نەفەس سپاسان دەکەین بنەرانی بەڕێز بەخوای گەورەتان ئەسپێک سپاس